ڕێکخراوی ئازادبوون لە چالاکێکی تایبەتدا خوێندنەوەی وەرگێڕاوی گوڵچنێک لە شعری جیهانی بۆ دکتۆر ڕێبوار فەتاح ساز دەکات. بایاوەری میوزیسیانان وەلید ئەحمەد و ژەنیار ئارام. زانیاری زیاتر لە پایامنێرمان ڕێژنە ڕزگار وەردەگرین. ڕێژنە سڵاو لێبێ. بەڵێ سەوسان سلااو لە ئێوە سەوسان ئێمە لە ڕێکخراوی ئازادبوونین لە شاری سلێمانی لێرە ئەمڕۆ لەلایەن ئەم ڕێکخراوەوە کۆڕێک بۆ دکتۆر ڕێبوار فەتاح ساز دەکرێت. من گفتوگوی زیاتر لەسەر کۆڕ و بەرهەم و شارەکانی دکتۆر ڕێبوار فەتاح لەگەڵ بەڕێزیان گفتوگۆ دەکەم و زانیاری زیاتر لە بەڕێزیان وەرەگرین. دکتۆرگیان سلااوت لێبێ بە ئەرک نەبێ بفەرمووتێرە زۆر سپاس دەکەم. سەرەتا پێم خۆشە باسێکمان لە کۆڕەکە بۆ بکەیت ئەو بابەتانە چین کە ئەمڕۆ لەم کۆڕەیە پێشکەشیانەکەی. ئەم کۆڕە تایبەتە بە شیعری بێگانە. من کۆمەڵێکی زۆر لە شیعری بێگانە وەرگێڕاوە، دیارە زۆر بەیان لە ئینگلیزیەوە. مەرج نییە شاعرەکان ئینگلیز بوو بن، بەڵام لە ینی ئەگەر بە زمانێکی دیکەش نووسیبێتیان من لە ئینگلیزیە وەرم ژێڕاوە. ئەمە ئەتوانم بڵێم بەرکوڵێکە لەو شیعرانە. ڕەنگە ئەمڕۆ بەرهەمی 25 شاعری نێودەوڵەتی بخوێنمەوە، بەڵام ئەوەی کە لە کەشکۆڵێکە ئامادەم کردو بۆ چاپکردن زۆر زیاترە. دکتۆر ڕێبوار پسپۆڕی بواری فیزیایە، لەگەڵ ئەوەشدا هەم لە بواری نووسین و شێعرا دەستێکی باڵای هەیە، هەم فۆتۆگرافەرێکی بەتواناشە. ئەم هەماهەنگیە چۆن دروست کردووە؟ ینی بە بۆ چوونی من ژیان هەمووی یەک شتە، بەڵام ئەمە لە دیوی جیاوازەوە دەیبینین. بۆ نمونەگەر سێری فیزیایەکی ناسرااو پێوەکو ئەنشتاین، ڕەنگەی مە کەممان ئەنشتاین وەکو فیزیاوێک بناسین، زۆرتر وەکو کەسێکی کۆمەڵایەتی، کەسێکی هەندێکجار قسە خۆش، هەندێکی بە بەهرە بیناسین. منیش بەڕاستی ئەتوانم بڵێم شوێن پێشی وام گرتووە بەگەر شیعر و وێنە و هونەر و زۆر شتی دیکە هەموو لێکەوە نزیکن. هونەر زۆرتر کۆمەڵی ڕێسایتایە، ئەو ڕێسایانە جا شیعر بووە، جا وێنە بووە، جا وێنەی کێشراو بووە، وێنەی گیراو بووە، پەیکەرسازی بووە، هەمویان کەم تا زۆر هەمان ڕێسانە گە بتوانی هاواهەنگی بخەیتە ژیانەوە. لای منەوە هونەرە. سەرکەوتن بە بەڕێستان. دکتۆر ئەمڕۆ 35 ساڵ تێپەڕێ بەسەر یادی شەهید بوونی خوا لێ خۆش بوو دڵشاد مەریوانی، شاعری برای بەڕێزە. دڵشاد مەریوانی چ کاریگەریەکی لەسەر بەڕێستان هەبوو لە ڕووی کۆمەڵایەتی و نووسین و ئەدەبەوە؟ ئەنی گومانیتیانێکە دڵشاد مەریوانی مامۆستای من بووە، مامۆستای هەمووشمان بووە، بەڵام پێش دڵشاد باوکم بەڕاستی فەزلی گەورەی هەیە بە سەرمانەوە، چونکە کە ئێمە چاومان کردوتەوە لە کتێبخانەیەکی گەورە لەدایک بووین کە لەو سەردەما باسی شەستەکانەکەم کتێب لەم شارە زۆر کەم بووە. باوکم بە حکمیەوەی کە سەفەری بەغاو شارەکانی دیکەیە کرد، بەردەوام کتێبی بۆ کڕین. من کە چاوام کردوتەوە شاکاری جیهان هەمووی لە ماڵی ئێمە بووە، کە چاوام کردوتەوە بە شەو باوکم شیعری حافظ و شیعری بابە تایری هەمەدان و خیامی بە فارسی بۆ خوێنوینەتەوە کە تا ئەمڕۆ کاریگەری گەورەی لەسرم هەیە. خۆ ڕەنگە زۆر لایانی دڵشادە بوو بێ کە دڵشاد نەیتوانی بە تەواوی بکات، من هەوڵم مابێ بەبێ ئەوەی بە ئاگا بم هەوڵم مابێت تەواوی بکەم. خۆش بێ. دکتۆرگیان ئەمەوێت بپرسم بەڕێستان کاری وەرگێڕانتان کردووە لە زمانی کوردیەوە بۆ ئینگلیزی و زمانە بیانەکانیش بۆ کوردی. کۆمەڵێک شعری کلاسیکی کوردیت وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی، پێم خۆشە بۆمان ڕوون بکەیتەوە زیاتر. بەڵێ ئەو ینی سێ کتێبی شعرم بە ئینگلیزی نووسیوە دەربارەی شعری کوردی. یەکێکیان کەشکۆڵێکە کە لە نالی و مستەفا بەگەوە دەست پێەکە، تاکو ئەوانەی تاکو گەنجەکان تەنان ئەبوو بەکر عەلی و ئەوانەی هەمووتیایە ڕەفیق سابیر و گۆران مەریوانی و زۆری دیکە. ئەوە یەکو بڵێ ئێستا لە ساڵی 2007 ئەوم بە چاپگەیانوە، ئێستا وەکو کلاسیشێک لە شیعری کوردی لاتووە. دوایەوە کە گۆران مەریوانی برام شعرەکانی خۆی بە چاپگەیان بە ناوی شتێک تەنیا پارپێرار بە چاپیگەیان، من کۆمەڵک شعرم لەوانە هەڵبژارد کە لام جوان بوون کردم بە ئینگلیزی بە ناوی دیپارتین ماڵاوایی، چونکە شعرەکان زۆرتر باز لە ماڵاوایی دەکەن. گۆرانی براشم وەکو من ساڵانێکی زۆرە ئاوارەیە. دواتریش ساڵی پار لە یادی شەید بوونی دڵشادی براما کە ئەمڕۆیە
کتێبێکم لەسەر نووسی کتێبێکی پسکۆلە بەناوی ئەو شانەی بوون بەهۆی شەید بوونی براکەم ئەوەشم بە چاوگەیانوە دیارە هەر شیعر نییە یادەوەری خۆشم لەگەڵ ڕشادی برام نووسیوەتەوە. سەرکەوتن بۆ تۆ تەمەند درێژی دکتۆر ئەمەوێت بپرسم جیاواز لە بواری نووسین بەڕێستان فۆتۆگرافرن وەک لە سەرەتاشە ئاماژەم پێەیە چەند پێشانگای تایبەتت هەبووە کە کردوتەوە لە بواری فۆتۆیە و بەنیازنیت لا داهاتووە لە شاری سلێمانی لە کوردستانیش پێشانگای فۆتۆ بکەیتەوە؟ لە دوو پێشانگا لە سێ پێشانگا بەشداریم کردووە بە فۆتۆگرافی خۆم فۆتۆگرافەکانی من جیاوازن چونکە من بەڕاستی بڵێن فۆتۆگرافم نەخوێنەوە خۆم فێر کردووە وەکو زۆر باری دیکەی ژیان بەڵام فۆتۆگرافم زۆرە بەردەوام لە سۆشڵ میدیا فۆتۆگرافدا دەنێم خۆگەر دەرفەتێکە بێ لە شاری سلێمانی کە زێدی خۆمە لێرە لەدایک بوو من هەمیشە شانازم بە سلێمانیەوە زۆرم پێخۆشە بێ خەڵکی ئەم شارە بێنەی من بین پاژەوە مساڵەکە ئێرەم بەجێشتووە کە نزیکەی 42 ساڵە. دکتۆریان کۆتا پرسیارم ئەمەوێت ئەوە بێ کاریگەری سۆشیال میدیا چیە لەسەر بوارەکانی هونەر و ئەدەب و نووسین کە بەڕێستان چەناڵێکی تایبەت بە خۆتان هەیە و بابەتە سوود بەخشەکان بڵاو ئەکەنەوە باسێکمان لەو کاریگەریانە بۆ بکەین. بەسەرچاو ئەنی من ئەنی ئەوەی سۆشیال میدیا بەکارێنم بەڵام یوتیوب بەکارێنم بۆ وەکو بڵێ بڵاوکردنەوەی جۆرێکی دیکە لە هونەر و لە بۆ چوونی خۆم بۆ هونەر و بۆ فەلسەفە و بۆ زمان و زۆر بابەتی دیکەی تیا هیوادارم بینەران کەڵکی لێ ببینن یعنی ئەگەر سۆشیال میدیا نەبووە من نەمەتوانێت دەنگم بگاتە وڵاتانی کە زۆر جار یوتیوب پێمەڵێ لە 73 وڵاتەوە تۆ سیرکراوی کاوە بەڕاستی هێزشی گەورەیە داوێتی بە من ئەگەر لە ڕۆژنامەیەکی سلەیمانیە هەولێرا بنووسم بڕوان ناکەم 73 وڵات لە 73 وڵاتەوە بخوێنرێتەوە هێزێکی گەورەی یاومەتێکە زۆرم پێخۆشە و دیارە بەردەوامە بم.